بێتەوە باڵاکانم قەڵای شەربان و گەریلاکانم لە ئاسمانی خاکەکەم وەک کەشتی لە نەردەگرم بە هێزە باڵەکانم کاکە شواجان گردی ڕۆمەتی بارەگای ماچ بوو بەدروستانەوە وەک مینا عاج بوو لە پاڵی گردن بەفر دەباری هەناری سەرچە و سازا بۆ یاری. هەڵبەتە ئەم کۆڕە شێعرانە وەکو چالاکیێکی وێژەی زەڕوڕە بکرێ لە شاری بەتایبەت لە شاری سلێمانی کە شاری داهێنان و ئەدەب و شێعر و هونەرە، شاری شانۆیە، شاری هونەرە، شاری شێعرە لەسەر ئاستی وڵاتانی جیهان وەک خۆتان نەزانن وڵاتە پێشکەوتەکانی جیهان شاری سلێمانیان بە یەکێک لە شارە داهێنەرەکانی هونەر و ئەدەبیات ناساندووە بە عالەم. ئێوە کوچینی شاعیران چۆن هەڵوێستی خۆتان بۆ ئەوان دەربڕیەوە و پەیامی ئێوە چییە بۆ گەلی ڕۆژاوە؟ بەڵێ ئێمە وەکو دەستەی شاعیرانی تەباو چەند هاوڕێیەکمان لە نووسەر و لە شاعیر و چیرۆکنووس لە کاتی خۆپیشاندانەکانە یەکترمان ئاگادار دەکردەوە تەنسیق و هەماهەنگیمان هەبوو کە لەگەڵ خەڵکی ئاسایی بینە ناو بینە سەرشەقام و دەست بەرزکەینەوە و بڵێن کورد دەبێت سەرکەوێ و پێویستە داگیرکەر بوەستێنین نابۆ داگیرکردن نابۆ چەوسانەوە پێویستە کوردیش وەکو میلەتانی تر سەربەز بژی بە ئازادی بژی خاوەنی چیان و دەوڵەت و خاکی سربەخۆی خۆی بێت. گەل پێویستە بەتایبەت گەلی باشوور پێویستە چی بکا بۆ خاوەنداری کردن و پشتگیریکردن لە بەرخۆدانی ڕۆژاوە؟ هەڵبەتە گەلی باشووری کوردستان پێویستە بەو پەڕی توانای ڕۆحی و مادی و معنەوی هاوکاری بەشەکانی تری کوردستان بکە، هاوکاری ڕۆژاوای کوردستان بکە، جا چ بە چەک و تەقەمەنی بێت، چ بە لۆجستی و خۆراکی بێت، چ بە ڕۆحی بێت، هاوکار بێت و یاخود هێز بنێرێ پێشمەرگە هێز بنێرێ بۆ ڕۆژاوای کوردستان بە ئاشکرا و بەنهێنی ئەوەندەی ئیمکان بکرێ تا بتوانرێ کورد لێرە یەک ڕیز و تەبا بێت و هاوکاری براکانمان بین لە ڕۆژئاوا چونکە هەر مەترسیەک بۆ هەر پارچەیەکی کوردستانی مەزن مەترسیە بۆ پارچەکانی تر. سپاس بۆ ئێوەش کە کەناڵێکن هەمیشە بە ڕۆحێکی نیشتمانیەوە بێ فەرق و جیاوازی نووسەران و شاعران و ئەدیبان و هونەرمەندان بەسەرەکەنەوە. زانی بۆ نیگای من پەرێشانم هاتە کادری چاو خۆی دانیشانم. ئامەزمەنەوە بوو بە بەرزراگرتنی کللتوری هوەری لە سلێمانی و بۆ خزمەتکردنی هوەر و ئەدیبانی شاعرانی سلێمانی چەند کۆڕێک ئەنجام دەدەن. ئێمە بەرنامەمانی لە بەرنامەکەمان ماگانە چەند چالاکی ڕاگەین. ئێمە یەکی لە چالەکان هەفتەی ئایندا چەند چالێکتری هوەریمان هەیە بۆ خزمەتکردنی هوەر. ئاستی هوەر لە چ ئاستێکا بینی و بەگشتی و بەتایبەتیش شعر؟ ئەم لەم ئاسە ئێستادا ئاسێکی زۆر باشی هەیە لەم ڕۆژگارەدا چکە ڕۆژگارێکی زۆر سەختە بە بۆنێ شەڕ و ئاژاوی ژمنانی کورد بەس ئێمە ئەوە ناکاتە کە ڕێگریمان بێ ئێمە لە کار و چالاکی هەبەردام دەبین لە هەر شوێنێک کۆمەڵگە پیسی بێ ئێمە لەوێ خزمەت دەکەین. ئەمڕۆ لەم کۆڕەدا چەند شاعیر بەشداریان کردو؟ ئەمڕۆ دوو شاعیر خاتم ئافەن عەبدولکەریم و کاگاکۆ شارۆشی شاعیر. وەکو زین لە ئێستا داگیرکاریەکی زۆر بۆ سەر ڕۆژاوای کوردستان هەیە. کاردانەوە ئێوە و کوڕێکخراوەکەتان یاخود ئەو چالاکیانی کە ئەنجامتان داوە هیچ چالاکی و کارێکتان کردووە بۆ خەڵکی ڕۆژئاوا وەکو پشتگیریەک بۆ ئەوان؟ بەڵێ کوڕ پشتگیری ڕێکخراو هەموو کاتێک لە خۆپیشاندانەکانی سلێمانی بەردەوام بووە لەگەڵ خەڵکی سلێمانی دوو بۆ کۆمەکردنی و هاوکاری کەمپینەکانیش هەبەردەوام بە زیاتری بەردەوام ببین نەکو ڕۆژئاوا لە هەر پارچێکی کوردستان پێویستی بە ئێمە لەوێ خزمەت دەکەین و خزمەتی کۆمەلگاکەین. پێویستە گەل لە ئێستا چ هەڵوێستێکی هەبێت هەم وەکو پشتگیریەک بۆ خەڵکی ڕۆژئاوا و هەمیش وەکو ئیدانەکردنێک بۆ دەوڵەتی تورکی داگیرکرد. پێویستە کورد لەم قۆناغەدا یەک تەباب یەک ڕیز بێ هەتا کورد یەک ڕیز نەبێ دوژمن زەفرت بێتەوە جا لە هەر پارچەی کوردستان بێ.